سڵاوی خی گەورەتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر پرسی موچە دەکەین. دیارە ئەمڕۆ کۆبوونەوەیەکی حکوومەتی کاربڕێکەری هەرێمی شەبوو لەبارەی یەکێک لە تەوەرەکانی پرسی بە بانکیکردنی موچەخۆران بوو کە باسی لەوە کردووە کە بەردەوام دەبن لە گفتوگۆ سەبارەت بە هەژماری منیش لەگەڵ بەغداد و قسە لەسەرەوە دەکەین ئایا موچەی مانگی چوار کەم کەی دەگات لە بەغدا و ئایا لیستانی نێردراون تاوەکەی پرۆسەی هاوتاکردنی موچەخۆرانیش دەست پێ دەکات. ئەم پرسیان لە هەرێک لە بەڕێزان دکتۆر بڕیار ڕەشید پەرلەمانتاری عێراق و هەروە کاک مەحموود ڕەزا پەرلەمانتاری پێشوو قسەی لەسەر دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر بێ. سپاس دەکەین کاکتۆرەگەر لە بەڕێزانەوە دەست پێ بکەین سەبارەت بە موچەی مانگی چوار دیارە کەی دەگات و کەی دەنێدرێت. بەڵێ موچەی مانگی چوار هی عێراق لە دوێنێەوە دابشکراوە خۆی کە پەیوەندی بە محافزەکانی عێراقەوە هەبێت خۆی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە. ئێمە لە پێش جەژنەوتمان مەفروض دەست بکرێ بە ئامادەکردنی لیستەکان بۆ ئەو لیستانە زوو بنێردرێت بۆی وەزارەتی دارایی ڕاستەوخۆ ئەوانە بنێرێت چونکە غەیری ئەوە قەراری محکمەی اتحادیە ڕوونەکە ئەگەر وەزارەتی داراییش نەبێ مؤسسەکان خۆیان ئەتوان ڕاستەوخۆ بینێرن. بەڵام تاکو ئێستا ئەو با بڵێن ڕێکارە هەیە کە لە ڕێگەی وەزارەتی داراییەوە پێم وابێت لیستەکە کە گەشتۆتە بەغدا لەبەرەوە تەسەورەکەین لە ئەگەر ئەم هەفتەیەش نەبێ هەفتەی داهاتوو موچە بگاتە هەرێمی کوردستان و بۆ دابشکردن. پێویستی بە وردبینێن یەک دوو ڕۆژێک تاوەکو بڵێن بێگومان ئەگەر ئەمڕۆ وەزارەتەکانی دیکەی عێراقی شەیە وردبینە مانگانە بێگومان ئەمانەی کە هەیە هەموو لە مؤسسەکانی عێراقا پێشترەوانەی نێرن پێدا چوونەوە سیرکردنێکی ئاسایی هەیە بە قایمەکانە چونکە هەموو مانگێک تۆ ئەم موچە خۆرانت هەیە خانەنشین دەبێ هەیە دەست لە کارێک کێشێتەوە هەیە تاعینی تازێ هەیە گرێبەستی تازێ ئەمە ڕۆتینێکی ئاساییەکە هەموو مانگی پێدە هەفتەی داهاتوو بۆ هەمویان مەدەنی و سەربازی و خانشین هەموو دەنێت کێشەیتیانە کێشەیتیانە تاکو ئێستا بەس لە عێراق دەستی پێکردووە گەر زوو موچەکان لە عێراق نەک دەست پێکردو دابشکراوە چکە خراچەس حسابەکان چکە دابشکراوە مانگی چوار کۆتایی هاتووە بەڵێ لە عێراق کۆتایی هاتەوەی کە هەیە و حسب و معلوماتانی کەلامەنە چکە تەوتینی عێراق کوتانزان نزیکی 8 ساڵ بەردەوام بکراوە بە پرۆسەیەکی ئامی ئەلکترۆنی هەموو هاوڵاتیان و موچەخۆران لەبەرەوە ڕاستەوخۆ ئەوەیە چ لەسەر حساب بانکیەکان و حسب معلوماتەکان چ سەربازەکان عادەتەن سەربازەکان پێشترە چ مەدەنیەکانیش مؤسسەکان و هەیەکان هەمووی دابشکراوە. باشە بەس ئەگەر هەرێم لیستەکان زووتر بنێرێ زووتر موچەکە دێت موچەکەی هەرێمیش سابن و نەگەر لیستی موچە لە 15 مانگ بڕۆشتوایە لەگەڵ میزانی بێگومان ئەو لیستانە هەتا پێشتر زووتر دەگات بێگومان و لیستانە مەفروض لەو مدەی کە دیاری کراوە بنێرێت و تا زووتر بێ لەوانەیە ئەم فەرق و جیاوازە لێوان نێمی ڕۆژ و دوو ڕۆژەیە بەردەوام هەبێت لە نێوان ئێرە و عێراقا بەڵام ئەگەر ئەوە گرفتەکە بێ پێم وانیەوە گرفتێکی گەورە بێت. باشە سەبارەت بە بانکیکردن دوو مانگە هەرێمی چی کردووە بۆی ئەم پرۆسیە ڕوودا؟ زانی ئێمە بابەتی سەرەکی کە مەفروض قسەی لەسەر بکەین بابەتی جێبەجێکردنی قەرارەکانی محکمەی ئیتیحادیە. باش ئێمە دوو بابەتمان هەیە کە مەفروضە هەرێم و عێراق پێوەی پابند بن. یەکەم ئەوەی کە پەیوەندی بە موچەوە بێ، یەکەم قانونی یا بە بڵێن یاسای موازنەیە باشە، دووەمیان قەراری محکمەی ئیتیحادیە. بۆچی قەراری محکمەی ئیتیحادی؟ چونکە قەراری محکمەی ئیتیحادی بابەتی موچەیەک لا کردەوە ئیلزامی حکوومەتی عێراقی کردووە و لە هەمان کاتە ئاماژەی بۆ یاوچکە دواتر لە سەرەتای ئەگەر بیرتان بێت کە قەرارەکە دەرکراوتیان لە مودەی مانگەکە تەوتین بکرێت. ئەگەر بیرتان بێ من لە زۆرێک لە کەناڵەکانەوە کاتە قسەم کردکەوتم لە مودەی مانگەکە مستەحیلە بە هیچ شێوەیەک ناکرێت. دواتر محکمەی ئیتیحادی قەراری دوای ئەوەی یا ڕوونکردنەوەی دوایەوە بوو کە موچە بیرێت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەتاکو تەوتین تاوا بێت. باشە بەڵام مشکلەیەکمان هەیە لێرە ئەوەیە کە تەوتین دەستی پێ نەکردووە. تەوتین بەو مانایی کە پرۆژەی هەژماری من دەمێکە دەستی پێ کردووە هەر پرۆسەکە هەمان شتەکات ینی. بەڵام گرفتێکمان لێرە هەیە قەراری محکمەی ئیتیحادی ئەڵێ بانکە فیدراڵی عێراقیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ڕافیدین ڕەشید TBI باشە ڕاستە TBI کە بە بەرنامەی هەیە بچێتە ناو پرۆژەی هەژماری منەوە. بەڵام خوێندوی ڕووکردنەوەیان دابوویان ئێمە هەر لە چوارچێوەی ئەوە دەبین ئەوەی بانکە فیدراڵی بەڵێ بێگومان ینی بەدەست خۆیان نیست کەمە قەراری محکمەی ئیتیحادی لەسەر ئەمە یەک. دووەمیان بەشی دووەمی با بڵێن بابەتەکە یاسای موازنەیە لە ناو یاسای موازنەیە قسە لەسەر 400,000 بەرمیل نەوت و لەسەر داهاتی ناخۆکراوە. ئەمانە تاکو ئێستا
تاکو هەرێم ئێستا جێبەجێ نەکردن تاکو ئێستا خسە لەگەڵ جناب تاکەم تاکو ئێستا ئەمانە جێبەجێ نەکراوە. باش دوای دێم و خزمەت لەسەرەوەی چی پێویستە بۆکردنەوەی هێژماری بانکی پێویستی بە ئامادەبوونی موچە خۆریش دەبێت کاک محەممەد جەنابیشت بەخێر بیت دەبێت بەرەش بزان لەسەرەوەی کە 2 مانگ و 4 ڕۆژە برارەکەی دادگا دەرچووە سەبارەت بە موچە بۆچی دەسەڵاتدارانی هەرێم ڕێگری دەکەنەوەی کە ئەو موچە لە ڕێی بانکە حکوومەت فیدراڵەکان بێت پەیوەندی بە چیەوەی پەیوەندی بەوەی لێدانە لە هەرمی یاخود پەیوەندی بەوەیە کە بۆنم لە بندیوارە ئاشکرا بێ کارتی موچە لە سخۆیان دانەمێنێ پەیوەندی بە چیەوەی خۆی پەیوەندی بەوە هەیە کە یعنی هینەکانەوەی بندیواروانە ئاشکرا بنەوەیەک دووەم لێرە دەستی پێ ئەکرێ بە تەمای فریار ڕسێکن ینی ئەمانەی ئێرە کە ینی تەبەنی هەژماری منیان کردووە بە تەما بوون ئەمریکا زەخل لە سوودانی بکە و دەرکەوت کە ناکرێەوە ئێستا دوایی بە تەمای سەردانەکەی ئۆردۆگان بوون ئەویش ینی ئەوانە ئیشی ئەوان نییە ینی ئەمە زۆر سێرن ئەم حکومڕانانەی هەرێمی کوردستان ئێمە بەپێی دەستور بەشێکین لە دەوڵەتێکی زاسیادەکە دەوڵەتی عێراقە لە ڕاستیە لە جیاتی ئەوەی چاوەڕێ بێگانە بین بێن کێشەکانمان بۆ حەلکەم بۆچی مباشرەتەن خۆمان لەگەڵ بەغایە و کێشانە حەل نەکەین ینی بۆ دائمە چاوەڕێ ئەوە بن کێشەیەک دروست بێ یا فریار ڕستێک دروست بێ هەزەیەک لە منتیقەیە ڕووبات و ئەمانە لە بیر ببرێنەوە لە پێناوی چیانی هەموو خەڵک زەرەرێتی تەنیا گروپێکی دیاریکراو نەبێت لە دواخستنی ئەمینە قازانجیانە لەبەرەوە ئەم گروپەی کە حکومڕانی ئێمە ئەکەن لە ڕاستیە بەرژەوەندی تایبەتەکانی خوانە خسۆتە پێش بەرژەوەندی خەڵکو و نیشتمانەوە لەبەرەوە هەموو دەستیەکەکەن بۆ بڕیارانە ژماری منەوە پرۆژەی کە دەستیان داوەتی کە ئێستا زیاتر لە 5 بانکی هەلی تێدا بەشدارە ئەو هەموو داکۆکیە بۆچی ئەم هەموو داکۆکیە هیچ پەیوەندێکی بە بەرژەوەندی وەکو دامەزراوی هەرێم و خودی هەرێم و هیچ پەیوەندێکی بۆەوە هەیە خۆی ئەگەر ئەمە زوو بیان کردایە یعنی پێش بەغا بکەوتنە شتێکی طبیعی بوو بەڵام زۆر دوای بەغا کەوتون و بەغا لە بێجگە لەوەی کەوتونەتە دوای بەغاوە زۆر بە ساڵانێکی زۆر کەوتونەتە دوای بەغاوە بەغا قەرارێکی محکەمەی ئیتیحادی هەیە ئەمان ئەیانەوێ بە طریقەیەک لە تاریخەکان وا بکەن ئەو هینە یەکێک لە سەبەبەکانی تریشی ئەو دەستیە ئەوەیە کە بتوانن زەربە لە قەرارەکەی محکەمەی ئیتیحادی بن محکەمەی ئیتیحادی سەرڕای هەموو ئەو گلەیانەی لەسەری هەیە لە ڕاستیە عێراقیەکان هەموو ئەوانەی لە دەرەوەی هەرێمی کوردستان مەبەستە بۆ بە سەمامی ئەمان بۆ ینی بە قەرارەکانیشی ناڕازی بن لە نهایەتە ئیلتیزامی پێوەکەن ئەگەر محکەمەی ئیتیحادی بشکێنرێ عێراق فەوزایە خۆی فەوزاکەی لە کۆنتترۆل ئەچێتە دەرێ لە ڕاستیەوە هەموو عێراق زەرەکە لەبەر ئەوە بە ئەمان بەتەمان طبعا وا بکەن محکەمەی ئیتیحادی ئەوە نەسووکەن کە قەرارەکانیشی سووک بێ ئیتر خەڵی جویان لێ نەگرێ بەڵام تەسەوەرمانیە نە محکەمەی ئیتیحادیەوە قوڵکە وەنە حکوومەتی ئیتیحادی قوڵکە کە یەک سەمامی بەدەستەوە ماوێش محکەمەی ئیتیحادیە لە پێناوی بەرژەوەندی گروپێکی دیاری کراوە بڕۆن محکەمەی ئیتیحادی بشکێن بەس هەژماری من دژی بڕیارەکەی دادگای فیدراڵیەوەیە ئەگەر سەیری دەقەکەی بکەی خۆی دژ نیەمان ئەتوانن بڕۆن بۆ خۆیان یعنی ئەمە ببن بەڕێوە بەڵام خەڵک ئیجبار نەکەن ئللا ئەبێ مەسەلەن استیمارە دابەشەکەن بەسەر موچە خۆرانی هەرێمی کوردستانە ئللا ئەبێ بە زۆر هینێ لە هیچ شوێنێکی دنیایان نییە جارێ ئەگەر بانقی ئەهلی بێ یا بانکی حکوومەتی لە هیچ شوێنێکی دنیایان نییە بانق ئەهلی بێ یا حکوومەتی هاوڵاتی ئیجبار بکە لە لای ئەو حساب کاتەوە لە هەموو دنیای هاوڵاتی ئازادە خۆی لەکوێ حسابی بانقی خۆی ئەکاتەوە لەبەرەوە ئەمان کردوانە بە جۆرێک لە ئیجباری بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان دەناتوە دەڵێ لە بانکە حکومی فیدراڵیەکان هەر لەو بەڵێەکەی دادگای فیدراڵی مەبەستم لەوەی لە شکانی بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی مەبەستم لەوە بوو محکەمەی ئیتیحادی دیاری کردووە ئەو سێ بانقە بانقی ڕەشیدە ڕافتێنەتی ئایە ئەو دیاری کردووە کۆتایی پێ هاتووە لەبەر ئەوە لە قازانجی لە زەرەری هەرێمی کوردستانە کە ینی ئەم هینە دەستی پێ بکرێت جێبەجێکردنی ئەم بڕیارە دەستی پێ بکرێ و من تەسەورم وانە بە هیچ جۆرێک هیچ هێزێکی عێراقی ئەوەی لە ناو حکوومەتە ئەوەی لە دەرەوەی حکوومەتە ڕازی ببێ سومعی محکەمەی ئیتیحادی بشکێنرێ لە پێناوی بەرژەوەندی گرۆپێکی دیاریکراوە لە هەرێمی کوردستان
پێدو ئەی بۆ هەر بەردەوامە لەسەر ئەم پرۆسێ هەژماری من ئیتر بۆ مماتەڵەیە ناڵێ ئەمە بۆ دەستیە بەتەمان لە پرێکا شتێک ڕووبە ئەمە هەڵۆشێتەوە بۆیان کرد بوو لە سەردانەکە ئەردۆغان بێ ئەو سوودانی هەم بۆ نەوتەکە و هەم بۆ هەموو شتێک بەتەمای فریاد ڕەسن بەڵام بۆ لای نەخێر لە حکوومەتی ئەمریکی ئەوەی کە سەرۆکی ئەنجومەنی وەزێرانی ماوە بەسەر چووکە ڕۆشت بۆ ئەمریکا لەوێ پێیان وتون کە بڕۆن لەگەڵ حکوومەتی اتحادیان ڕێبکەون یعنی هەموو ئەوان پشتیوانی لە بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان ئەکەن لە چوارچێوەی عێراقا بۆ ئەوەی خەڵکی عێراق لە چوارچێوەی دەستورە لە چوارچێوەی عێراقێکی اتحادیە. سوپاس دەکەم دێمە خزمەتە سەرداهاتی ناوخۆش قسە دەکەین کاکتۆر سەبارەت بە پێداویستی کردنەوەی بڵێن هەژماری بانکی ئێستا نووسراوی تەیف سامی نردووە ئەنی بژاردەی تێدایە و هەژماری منیش بە پێوە هەر کۆتای هاتووە بە پێ و نووسراوی وەزارەتی دارایی بۆ سوورە نەسەری دوایش پێویستی بامە دەبوونی خودی موچەخۆر هەیەی نیە و نووسراوای لێ دەخوێنرێتەوە کە پێویست ناکە موچەخۆری هەرێم ئامادە بێ خۆی بەس وەزارەتی دارایی هەرێم زانێرەکانی هێنێری بۆی بۆ بینەران ڕوون بێت کاک حەکیم بابەتی هەژمار یا با بڵێن تەوتینی ڕەواتب لەگەڵ کردنەوەی فەرعەکانی بانکی ڕافیدین و ڕەشید دوو بابەتن بەجیا باسی بکەین لێک جیاوازن بەڵێ یەکەمیان بۆ بابەتی یەکەم با بڵێن یەک بابەتی کردنەوەی فەرعەکان ئێمە لە سەرەتای ئەم خولی پەرلەمانیەوە دەستمان پێ کرد ساڵێک تێپەڕیوە زیاتریش بەسەرەوەی کە موافقەتی بانکی ڕافیدین و ڕەشیدمان بەدەستهێناوە موافقەتی وەزیری دارایی لە عێراق مەبەست بەڵێ بانکی ڕافیدین و ڕەشید مدیر عامەکانی چەندین جار لەگەڵیان دانیشتوین ئەخیر جار هەفتەی پێشوو بوو پێش بگەڕانەوە لەگەڵ هەردووکیان دووبارە دانیشتمان کردوێتەوە ئامادەن گەڕێنەوە هەموو پارێزگاکە ئەستا هەموو تەفاسیلەکان بۆ باسەکەم بۆ بینەرانی ڕوون بێ لەوانێ بەشێکی زۆری و پرسیارانیان هەبێ ئەمەیەک موافقەتی وەزیری دارایی ئامادەی تاو هەیە بانکی ڕافیدین و ڕەشید ئامادەی تاویان هەیە مەحافزی بانکی مرکزی بەجێر لە کۆبنەوەی لیژنەکان دووجار لەگەڵی دانیشتوم تایبەت ئامادەی هەموو پشتگیریەکەیە باشە بۆ کردنەوەی ئەم فەرعانە لەبەرەوە هیچ گرفتێک نییە قسەیەک لەسەرەوە بوو کە مڵکەکانیان ئامادەن لەسەرەوەی کە هەر مڵکێک لەلایەن حکومەتی هەرێم بۆیان دابین کرێت بە پێی فەرع بیە 5 فراکات و 5 شوێنی بۆ دابین بکرێت چونکە خۆی هەیە بووە ئەمە شتێکی زۆر ئاسانە شتێکی زۆر یعنی ئەتوانین بڵین هەر نقطە نییە پێویست باسکردنی بکات کردنەوەی فەرعەکان لەلایەن سەرۆکایەتی با بڵین سەرۆک وەزیرانەوە کە پێویستی بە تەنسیقی بۆ وەزارەتی مالی و کۆمەڵی دامەزراوی کە هەیە تاکو ئێستاوە ساڵێک تێپەڕیوە نیان کردووە ینی سەر حکوومەتی هەرێم ڕەزامانی لەگەڵ وەزارەتی دارایی هەرێم وەزارەتی دارایی کۆمەڵێک بڵێن موسسەی کەی پێویستە خان و بەرەزامی خان و بەرە بەڵێ ئەمانی پێویستە بۆچی بۆی کە تۆ هاوڵاتیەک سبینێ ئەم بانکی ڕافیدین و ڕەشیدە بۆچی گرنگە ئەم بانقانە پارەیەکی زۆریان پێیە ئەم بە پارەیە هاوڵاتیان وەریەگرێ بژانەوەیکی اقتصادی لە هەر شوێنێکە دروستەکە کە فەرعی ئەم بانکانی تیابێت چکە سبینێ هاوڵاتی جەنابە چەندین هاوڵاتیە چون قەرز لەم بانکانە وەرەگرن ئەم قەرزە بەکارێن لە ناوخۆیە بەڵام لە بەرامبەریا ئەبێت شتێک لە بانکەکە بخەوێنریان کەسێک بێ بە کەفیل ئەم بابەتی کەفیل بوون و یان خەواندنیان زەویەکیان هەر شتێک ئەمە پێویستی بە تەنسیقەیە لەگەڵ حکومەتی هەرێم و دامەزراوەکانی ناو هەرێمی کوردستانە لەبەر ئەوە موافقەتەکانی ئەوان هەموویمان لایە چ وەزیری دارایی چ بانکەکان هی عێراق وەزیری دارایی عێراق بانکانی ڕافیدین و ڕەشید مدیریەتە عامەکان لە عێراق محافزی بانکی مرکزی بۆ پشتگیریەکانی خۆی بەڵام لە هەرێمی کوردستان موافقەت نەدراوە تاکو ئێستا ئەمە یەک ئەم بابەتی فەرعەکان کەمە ئومێد دەکەین بۆ زەختانی کە کردومانە بتوانین لە داهاتوویەکی نزیکا و فەرعانە بکەینەوە تا ئێستا ساڵێکە نە سەرۆکی حکوومەت نە وەزارەتی دارایی ڕەزامەندیان دەسەڵاتەکە لای خۆیانە لای کەسی تر نییە بەڵێ ئەم دەسەڵاتانە لای ئەوانە لای ئەو سەرۆکی بە تایبەت سەرۆک وەزیران لەبەرەوەی تەنها وەزارەتی دارایی نییە لەبەرەوەی چەند وەزارەتێکی کە و چەند موسسەی کە ئاگرێتەوە ئەمە تەنها سەرۆک وەزیران ناتوانێت ڕێکی بخات جێگیری سەرۆک وەزیرانی ناتوانێت جێگیری سەرۆک وەزیرانەوەی کە کراوەوەی کە توانراوە هەموو شتێکمان کردووە بە تایبەت ئەوەی پەیوەندی بە موچەوە بێ ئەوەی پەیوەندی بە غەیری موچەوە بێت لە هەر بابەتێکە لە هەر فەقەرەیەکە زەخت یا توانرابێت لەناو حکومەتەوە بە تایبەت زەخت کراوە جێگیری سەرۆک وەزیران هەموو وەڵامەکان دیارەکە بۆ ڕەزامەندنی نەخێت تاکو ئێستا وەڵامیان دیارە وەڵامەکانیان ڕوون نییە کەواتە ئێستا نەکردن نەبوو ئەمە فەرعەکان بۆی ڕوون بێ بۆ هاوڵاتیان کێشە دروست ناکە بۆی بۆ هاوڵاتیان ڕوون بێ ئەمە کردنەوەی فەرعەکان بابەتی تەوتین بە بێکردنەوەی فەرعی شەکرێت هیچ کێشەیەک دروست ناکە هیچ کێشەی دروست ناکە بابەتی تەوتین چۆن نەکرێتەوە سبینی وەزارەتی دارایی چۆن ئەم قایمانی ناردووە
باش قایمینە نردووە قایمە لیستی موچەکان باش جەناب بۆن منە مامۆستایت مۆزەفیت وەزارەتی دارایی ئەمەی کە بانکەکان بە ئێمەیانوت ئەمەی کە ئەم تێبینیانی کە ئەڵەن چەند خاڵێکی زیاتری پێویستە ئەمەی کە بانکی ڕافیدین و ڕەشید من ڕوبەڕوویان لەگەڵیان دانیشتوم تەوتینەکە پێویستی بە چەند شتێکی زۆر بەسیتە ناوی چواریە هیچ شخصەکە ناوی سیانی دایک با بڵێن بتاقەی وەتانی کارتی نیشتیمانی و کارتی زانیاری باشە ئەمە تقریبان ئامی لەوانە یەک دوو ئضافەی کەی بەڵام سامی ژۆزان چوار کۆدی موچەخۆریش تێدا شوێنی نیشتە جێبوون هەر کارتی زانیێرەکە ئەمانەی پێویستە و ئەمە جەنابە مۆزەفی لە دایرەیەەکەی گریمان لە پەروەردە یان لە سەحە یان لە شارەوانی باشە ئەمە هیچ پێویست ناکە بۆن منە جەنابە بچیت فایلێ بگری بەدەستەوە بڕۆی بۆ هەولێر یا بڕۆی بۆ بەخایان هەر شتێک ئەم بابەتانە وەزارەتی دارایی چۆنەوانی وەرگرتووە ئەتوانێت لە هەر دامەزراوەیەک هی مۆزەفەکان وەرەگرن لە ڕێگەی دایرەکانیانەوە ئەمانە هاوپێچەکات باشە ئیکا بە یەک پاکێج ئێنێرێ بۆ بەغدا لە بەغدا بانکی ڕافیدین و ڕەشید ئەیکەن بەچی ئەیکەن بە باڵێن تەوتین بۆ ئەو هاوڵاتیاکەن حسابی بۆکەنەوە چونکە عامە بابەتەکە شخصی نییە وە کارتێکی ئێنێ وەکۆکی کارتێکە لە بەغاهەیە ئەمکی کارتە گەڕێنەوە بۆ وەزارەتی دارایی وەزارەتی دارایی گەڕێنەوە بۆ مؤسسەکە ئەو شخصە دوای ئەو ئەپلیکیشنیان هەیە ڕافیدین و ڕەشید و TBI ئەو ئەپلیکیشنایەنێ ئەم کارتە شێنێ ئەکتیڤیەکات تەواو یعنی ئەم هاوڵاتیە نە ئەڕواتە هەولێر نە ئەڕواتە بەغدا نە ئەڕواتە هیچ شوێنێک لە ماڵی خۆی دانیشێ لە ماڵی خۆی دواتر بە ئەپلیکیشنێ بە مۆبایل ئەپلیکیشنەکان دابەزێنێت و دەسەکات بە ئەکتیڤکردنی ئێستا بەس وەزارەتی دارایی هەرێم ئەو ناوی موچەخۆر وردەکارێکەکەی بنێرێ تەوتین دەست پێەکە عێراق کارتەکە دەنێرێتەوە دوای لێرە وەزارەتی دارایی هەرێم و دەگات بە موچەخۆران کارا دەکات ئێستا هیچیان نەناردوو هۆکاری بەڵێ نیان ناردوو تا کوێستە ناردووە لەخێر ئەوەی کە هەیە سراعێکە لە بینی پرۆژەی هەژماری من و تەوتین تەمەەن هەردووکی یەک شتە تەمەەم قسەیە ئەو بە ڕێزانەی بەغداش کە هاتن شاندێکی هەژماری من ئێمە لەگەڵیان کۆبوونەوە چۆن مەوەستا دووکی یەک شتە ئێستا بۆت باسەکەم ئەمایان با بڵێن وەکو سیمینارێک وەکو با بڵێن پێشکەشیان کردین بە پاورپۆینت پرزنتیشنێک بوو لەسەرەوەی سوودەکانی هەژماری من تا کوێسە گەشتەوە بەکوێ چیان کردو چیان نەکردووە طبعاً من دام نابوتم بۆی هەمووی شەرحەکانیان بکەن هەندێک پەرلەمانتار تێبینی و پرسیاریان هەبوو حەزم کرد هەمووی تاوا بێ مە خۆشیان هەموو برادرانە نزیکی لەوانەیە سی پەرلەمانتار ئەم نەبوو بێتین دانیشت بووین پێم خۆش بوو دووسێ جار تەکیدم کردەوەتم حەزەکەم تاوا بێ بووی ئەو کاتە مناقەشی بکەین کە تاوایان کرد کۆمەڵی پرسیارم هەبوو لە زمنیە ئێمە مشکلەکەمان چییە یا گرفتەکەمان چییە لەگەڵ پرۆژەی هەژماری من ئەم بانقانە ئەهلین مۆزوعەکە سراع نییە دژایەتی حکوومەتی هەرێم یا دژایەتی حکوومەتی عێراق یا دژایەتی بڕیاری هەر بڕیارێک بێت ئێمە 10 ساڵە موچەخۆر بە ئەنواع مەراحلات تێپڕ لە ئەوڵۆ تەنسیق لەگەڵ بەغدایە بوو دواتر بە تەواتی واز لە بەغدادا بڕێنرا هەوڵدرا لە ڕێگەی نەوتەوە دواتر قەراری محکەمەی پاریسات یعنی موچەخۆر 10 ساڵە بە گرفتی نەبوونی موچە لێبڕینی موچە پاشەکەوتی موچە بە هەموو ئەمانە تێپەڕی قەراری محکەمەی اتحادی هاتن بابەتی چارەسەر کرد باشە ئێستا ئەوەیە گرفتەکە نامانەوێت بە دەستی حکوومەتی هەرێم یان هەر لایەنێکی کە دووبارە گرفت دروست بێتەوە چونکە ئەگەر یەکێک لەو بانکە ئەهلیانە یان با بڵێن بەشێک لەو بانکە ئەهلیانە سبەی یا دوو سبەی ئیفلاس بکەن یا ئیعلانی ئیفلاس بوون بکەن موچێ هاوڵاتیانی هەرێم ئەو پارەی کە لەسەرێتی حکوومەتی هەرێم بێتی هاوڵاتیانی هەرێمی هی عراق بێ هەموویە فەوتێ و هیچ کەسێک ناتوانێت ئیجراعاتیان لەگەڵا بکە لەگەڵەو بانکە ئەهلیانە قانونیە ناتوانێت ئیجراعات بکرێت هەموو ئیجراعاتەی کە ئەکرێت هەر بانکێکی ئەهلی بۆ تەسیسبوونی بانکەکەی حەزەکەم ئەمە ئەگەر مەجالم بووی بۆ هاوڵاتیان ڕوون بێ کە بۆ تەسیسبوونی هەر بانکی پێشتر 200 میلیارد بوو ئێستا 400 میلیاردی خوێنێ ئەم 200 میلیاردی کەم بانکانە پێشتر خەواندویانە ئەتوان ئەو 200 میلیاردش ڕابکێشنەوە تەوەکو زەمان لە ناو بانکی ناوەندی دانراوە ئەتوانێت ڕایکێشێتەوە بەکاری بێنێ بۆ بیناکردن بەکاری بێنێ بۆ ئەجیزە ئەلکترۆنی و ATM واتە لە بەرامبەرە لەوانەیە ڕەسمالی ئەم بانکە ئەم پرسیارە هەلو بە ڕێزانەشم کرد ڕەسمالی ئەم بانکە بگاتە 1 تریلیۆن بەڵام لە بانکی ناوەندی 200 یا 400 یا بەپێی کە لە لێشی دەرێناوە لەوانەیە 100 میلیاردی مابێتەوە لە کاتێکە 1 تریلیۆن ڕەسمالەکەیەتی و ئەم بانکانە مێژوویەکی وا و باگراوندێکی وەها نییە تێگەی بانکی ڕافیدین لە 1940ەوە هەیە
ئەم بانقانە هەمووی 5-6 ساڵ یا 10 ساڵان بانکی ڕافیدین و ڕەشید سەر بە حکوومەتە وەزارەتی دارایی ئێمە وەکو پەرلەمانتا توانین محاسبەیان بکەین ئەتوانین لێ پرسیینەوەیان کردن توانین مدیر عامەکان استیزافەکەین بانکە ئەهلیەکان هەر نازانین کیان لە پشتەوەی سبەی دووسبەی تۆ چه شخصێ بانکی کێ لە پشتوێتی کێ خاوەن پشکە کێ پارەی سەرەکی بەدەستەوەیە ئایا کابرایەکی کوردە عەرەبە عێراقیە لوبنانیە هەرکێ بێ زەمان چی ئەم کەسە لە پڕ نەچێت کە زۆرنەی پشکەکانی بەدەستەوەیە و لەگەڵ پارەکەی بڕۆ و ئیجراعاتی قانونیش ناتوانانی لەگەڵا بکەین ئەمە ترسیە کە هەمانە ئەوەیە کە ئەمە قەیرانێکی تر بۆ موچەخۆر دروستەکە کە نامانەوە ڕووبات باشە دوای دیمە خزمەت قسەی زیات لەسەرەکەین کاک محمود سەبارەت بە داهاتە ناوخۆیەکانیش پێشتر هەم لە بڕیارەکەی دادگای فیدراڵی مە پیاسەی بوجەش دەبێت داهاتی ناوخۆی هەرێم تەسلیم بکرێت بۆچی تاکو ئێستا تەسلیم نەکراوە پەیوەندی بە چیەوەیە؟ وەڵامەکەی سەرەتا دکتۆر هی پرسیارە یەخیری شتێکی بیر خستمەوە ئێمە لە وەکو فراکسیۆنی گۆڕان ساڵی 2016 یا 2017 بوو هەر ئەم دکتۆر علی علاق ئەو کاتەش پارێزگاری بانکی ناوەندی بوو لەگەڵ بڕێوەبەری بانکی ڕەشید هی ڕافیدەین هی زەراعا هی سەناعا بانگمان کردن بۆ ئەوەی تێبگەین بۆچی ئەوە لقتان لە هەرێمانیەوە بۆ ئەو قەرزانەی کە هاوڵاتی لە دەرەوەی هەرێمی کوردستان سوودی لە ئەبینێ بۆ لە کوردستانی ئەمە ناتوانین هاوڵاتی کوردستانی ناتوانێت سوودی لە ئەبینێ شەرحیان کردێکیشان هین بوو یعنی دکتۆر علی علاق وتی نمونەی پرۆژەیەکی هێنایەوەیشە لە شارە گەورەکانی هەرێمی کوردستان وتی ئێمە هینمان نابوونێ بە زەمان داوای قەرزیان کرد بوو هەموو بانقێک کە تۆ زمانی ئەیتێ ئەڵێ من مەسەلەن 100 تریلیۆن ئەوێ بێ زمانێکی بێتێ لەوە زیاتر بێ بانک ئەبێ بێ لەسەر ئەرز کەشف کابزانێ ئەم ئیدعاتانەی تۆ ڕاستنیان ڕاستنین تاوەکو ئیلەکە باتێ ناوی پرۆژەیەکی هێناوتی زمانەکەی ناردبوو مەبلەغەکەی داوا کردبوو ئێمەش ئەبوو وەفدمان بچێت بۆ سەر ئەو شوێنە تحقیق بکە لە ئەوراقەکان لە دەوائری ئەو منطقەیە بزانین ئەمە ئەسلی هەیە یا ئەسلی نێوتی ڕێگان نە بڕۆین تحقیق بکەین لەبەرەوەی ئێمە چۆن پاری خۆمان بێنین چۆن لە بکەینەوە کە نەتوانین دەسەڵاتمان نەبێ بین ئەو زمانانەی ئەمانە نەبێن لەسەر ئەس تحقیق بکەین کە ڕاستیان درۆیە یعنی ئەمە ئەم فەوزایە لە هەرێمەی ئێمە هەیە لە هیچ شوێنێکی دنیا نییە سیستمی بانکی وا هەیە تۆ داوای قەرزێکەکەی ئەبێ زەمان تەقدیم بکەی ئەبێ بانک بێت تحقیق بکات لەو زمانەکە ڕاستەیە درۆیە باشە لەبەر ئەوە طبعا ئەم هینانیان وتەژنا لەو یعنی ئەگەر ئەم هینە دەسەڵاتانەی ئێرەی هەرێمی کوردستان لە دوای هینەوە هیچ نەبێت لە دوای ڕوخانی ڕژێمەوە ڕێگەیان باە ئەو بانقانە بەهاتنایە بەزار ئێمە ئەوە نامرد ئیسtisمارات دەبوو هەموو هەوڵاتیەک جوتیار بێ یا غیری جوتیار بێ فەرمان بێ توانی سوود لەو قەرزەکانی ئەو بانقانە وەربگرێ و ئیسtisمار بکە و بازارش ببوژێنێتەوە ئەمان خۆیان ڕێگەیان ناوە بۆ ئەو هەبوو بانقە ئەهلیەی کە دکتۆر وتی تۆ نازانی هینایانێ ئەساسیان هەیە یانیانە خاوەن هیچەیە ینی ئەوەنەیان ئەوراقی فەیک تەقدیمی بەغاش کردووە بەغا متمانەی نەماوە لە ڕاستیە بۆچی دیسانەوە هەر بۆچی جێبەجێی ناکەن خۆ ئەوە یەکەم جار نییە لە ساڵی 2005ەوە قانونی موازنە هینە مەشروطە هەموو ساڵێک لە قانونی موازنەی حکوومەتی ئیتیحادیە لە پشکی هەرێمی کوردستان کە ئەو کاتە لە ساحەفە بوو ئێستا بۆ بە 12.6 شتێکی وایە لەو وەختەوە لە هەموو قانونێکی ساڵانەی قانونی موازنەی حکوومەتی ئیتیحادیە داوای هینەکە لە کۆتاییە ئەبێت تەصفیه حسابکەن لە کۆتایی ساڵە لە هەموو شتێک چەنی داهاتی ناوخۆ هەبووە چەنی لە حکوومەتی ئیتیحادی وەرگرتووە لە چیا سەرفی کردووە ئەبێ ئەمانە هین ببن ینی ئەمانە بکەن ئەوان لە 2005ەوە تاوەکو ئێستا لێیان کردووە هەر لەبەر ئەوە ئەیانوێن نەیکەن لەبەر ئەوەی ئەگەر ئیلتیزام بکەن بەو مەرجانەی کە بەغائەیە گزی و فزیەکی زۆر دروست زۆر دەرەکەوێت لەم ژمارانەی کە لە هەرێمە ئەیسەرنجی و ئێستا داهاتەکە زیاتر لە 450 میلیارد بەرز بۆتەوە پێشتر دەیانگو 300 میلیارە داهاتی ناوخۆم جارە بۆ وەزارەتی دارایی عێراقیان وتیانە 456 میلیارە وەڵام من شتێک لە زاکیرەمە ئەگەر دکتۆر بۆم ڕاستکاتەوە ڕاست ئەگەر هەڵە بم بۆ ئەم قانونی موازنەی 2013 2024 25
حکوومەتی هەرێم 165 ملیاری داهاتی ناوخۆی یابوو بە حکوومەتی ئیتیحادی مانگانە دوایی کردیان بە 315 ئێستا گەیاندویان هەر بە 450 ملیار طبعا ئەمە لە هینی خۆیان نییە ترسیان من تەسەوەرم وایە زۆر لەوە زیاترە ترسیان هەیە لە ئەوراقانەیە کە کەوتوتە بەردەستی حکوومەتی ئیتیحادی کەشف بێکە ئەم مەبلەغە چەند گەورەیەوە داهاتی ناوخۆ وردە خۆیان زیادی ئەەکەن لە ترسی ئەوەی فەزیحەکە هیچ نەبێ واقعی فەزیحەکە کەم بکەنەوە ئەجنات دەلالەتی ئەوەیە کە داهاتی ناوخۆ زۆر لەوە زیاترە کە خۆیان بۆ 2 مانگ 913 ملیار ینی تقریبا قەدەر موچەیەکە داهاتی ناوخۆ جگە لە فرۆشتینەوە بە تەنکەر فرۆشتینەوە بە تەنکەر ڕاستە ینی ئەوە تاوەکو ئێستا وونە ئەو هینە ینی داهاتی ینی بەرهەمهێنانی نەوت و فرۆشتنی نەوەستاوە ینی لە 330 تا 350 هزار ڕۆژانە نەوت ئەفرۆشرێ ئێستا ئەمڕۆ هینێکم بینی خەبەرێکی کاک سەنگەری سێقایرڵێ هینە دەستگای مخابراتی عێراقی تحقیقێکی وردی کردووە لەسەر داوای ئەمریکا 13 کۆمپانیا لە هەرێمی کوردستان خەریکی قاچاقچێکی نەوتی هەرێمی کوردستان ئەمریکا داوای زانیاریەکەی کردووە هەموو کۆمپانیاکان مخابراتی عێراقی هینی کردو ناوەکانی ئاشکرا کردوون یوانە بە حکوومەتی ئەمریکی یعنی ئەمانە ڕۆژ لە ڕۆژ سمعی ئەم هەرێمەی ئێمە یعنی عربوتەنیەتە بۆ حەزیز ینی لە پێناوی گرروپێکی زۆر دیاری کراوە و ئەوە زیاتر لە 10 ساڵە موچەخۆری ئێمە ئەناڵێنێ بەدەست پاشەکەوتەوە و بڕینی موچە و نەدانی موچە و ئەوانە لە پێناوی چێ لە پێناوی گرروپێکی دیاری کراوە کە مستەفیدن لە مۆزە ئەمان گوێیان بە نە بە سومعی خەڵکی کوردستان هەیە نە بە سەروەری هەرێمی کوردستان هەیە نە بە هیچ گرروپێکن لە پێناوی بەژەوەندی خۆیانە هیچ شەرمیشیان نەماوە لە ڕاستیە شەرمیان ینی تکاوە و کۆتایی پێ هاتووە ئەوە نەیان فەسایی هەیە لەبەرەوە هەموو زۆر بە ئاسایی وەرەگرێن ئەمەی وڵاتی ئێمە ئێڵێ ئەوەی لە بەغا پێیان ئەڵێن ئەگەر یەک تۆز کەرامەتیان هەبوو بۆ سەری لوتی خۆیان ڕشکەن و ئەم وڵاتە بەجێ بێڵێت ئەوە نەیان فەزیحە هەیە هەمووشی بە وەسیقەیە ئەمە قسەی هیچی قسەی نییە قسەی جیفان نیە بەس کەمحوتا کۆتایی دەتوان بۆنەکێشە بۆ ئەوە دروستکەم پرایدات گەیفترا لەبارەی موچە جێبەجێ نەکەن لەبارەی داهاتی ناوخۆ لەبارەی ناوتیشەوە دەتوانن ینی تا کوێ بڕۆن ینی مەسەلەی مەسەلەی نەوجارە لە دەست حکوومەتی هەرێم چوەتە دەرێ نەوت هەم بڕیارەکەی دادگای نابژیوانی هینە پاریس و بڕیارەکەی مەحکەمەی ئیتیحادی نەوت لە دەستی ئەمانی هەرێمە چۆتە دەرێ جارێکی کە مەبەستم ئەوە چۆتە دەرێ جارێکی کە خەیاڵیان هەبێ بتوان وەکو جاران نەوت کوێتەوە دەستی خۆیان لەگەڵ کۆمپانیاکانەوە بە ئارزوی خۆیان بینێرن ئەمە کۆتایی پێ هاتووە تازە جارێکی کە ناتوان گەڕێنەوە بۆ ئەو قۆناغا بەڵام لەوە ساڵێک و دوومە ساڵێک و مانگێک ڕێک ساڵێک و مانگ و ڕۆژێک تێپەڕیوە ئەوان لە ساڵ و مانگ و ڕۆژەیە نەوەستاون لە نارنە دەرەوەی نەوتی هەرێم کەسیش این نازانێت دەستگایەکیش نەماوە ینی چکە ئێرە هیچ شەرعیەتێکی موسساتی هەرێمی کوردستان نە سەرۆکایەتی هەرێم نە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هیچیان شەرعیەتیان نەماوە پەرلەمان کۆتایی پێهێناوە هیچ دەستگایەکی ڕقابی نییە جورئەت بکات بپرسێتەوە لەمانە دەسەی نەزاها توانێت جورئەتی هەیە وەنە چاودێری دارایی هەرێم جورئەتیان هەیە لەمانە بپرسنەوە لەبەر ئەوە بە ئارەزوی خۆیان یاری بە چارەنووسیە میلەتی ئێماکەن و ئەیانەوێت چەندێک ئەم مدەتە درێژ بکەنەوە بۆ خۆیان داهاتێکی زیادە چێتە جیفانیانەوە لە پێناوی خۆیان نایەکەن ئەجنا لە ڕووی اقتصادی و ئیجتیماعی و ئەوانەوە سیاسیەوە هەرێمی کوردستان بەگشتی هەمووی زەرمەندە لەم تەعاملەی کە ئەم حکومڕانانەی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ئیتیحادی هایکەن. سوپاس دەکەم کاکتور سەبارەت بە هەژماری من ئەوەی کە ئەمڕۆژ حکوومەت تاکو ئێستا بڵێنەوەی کە دیارە وەزارەتی دارایی عێراق و حکوومەتی عێراق پەسەندی ناکە یای بۆ ئەمڕۆژ دەڵێن گفتوگۆی لەسەر دەکەین لەگەڵ بەغدا مەجالی تێماوە قبوڵ بکرێت هەوڵەکانیان وەلۆبیکی بەهێزیان کردووە ئەویش
پشت بەست بە کۆمەڵێک بڵێن ڕێگە یەکێک لەوانە ئەوەیە کە ئەم بانکانە تەمەن بانکەکان هەمووی ڕێگە پێدراوی بانکی ناوەندی عێراقا ئەمە یەک باشە دووەم لە بەرواری پێم وابێ 2012 بانکی نیشتیمانی تەسیس بۆ بانکی نیشتیمانی بۆ بڵێن حکومیە هەرێمە و هەوڵە درێت کە ئەمە بەکاربێنرێت وەکو بانکێکی حکومی بۆ ئەوەی بتوانرێت پرۆژەی یا بە بڵێن تەڵتینەکە و لەو ڕێگەیەوە بێت لە هەمان کاتە وەکوتم لۆبیەکی بەهێزەکرێت زەختێکەکرێت چ لە سەرۆگۆزیران و پێم وایە بەم نزیکانش لەوانێت سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکاتەوە لەگەڵ سەرۆگۆزیران کۆبێتەوە یەکێک لە فاکتەرە یا بە بڵێن تەوەرەسەرەکیەکانی گفتوگۆ بابەتی هەژماری منە بێت ڕێگەی سەرۆگۆزیرانەوە زەخت بکرێت لە محکەمەی ئیتیحادی و ڕێگەی ترەوە زەخت بکرێت لە محکەمەی ئیتیحادی کاوتۆریان ئێستا چکە بڕیارەکەی دادگە ڕوونە وایە زۆر ڕوون بڕیارەکە ڕوونە وەکو تاکۆم دەخسە لەگەڵ جنابتاکەم بەڵام زەختەکە و هەوڵەکە بۆ ئەوەیە کە پرۆژەی هەژماری مێنیا و بانکانی کە باوەڕپەکراون لە بانکی ناوەندی و یاخود بانکی نیشتیمانی کە سەر بە حکوومەتی هەرێم و لە 2012 پێم وابێ کە تەسیس بووە بتوانێت لەم ڕێگەیەوە سیغەیەک بدۆزرێتەوە بۆی پرۆژەی هەژماری من بەردەوام بێ تاکو ئێستا قەراری محکەمەی ئیتیحادی ڕوونە تاکو ئێستا مەفروض بوو تەڵتین دەست پێ بکات تاکو ئێستا دەستی پێ نەکردووە باش بەس قسە لەسەرەوەی یەکێتی بۆ لە سنووری خۆی ڕێگە بە هەژماری من دەدا ئایا خۆی پشکی تێدا هەیە چکە قسە لەسەرەوەشەیە و ئایا بۆچی چکە بڕێرەکەی دادگای فیدراڵی ئێستا ڕێگەیدا و پارێزگەکانیش خۆت ئاماژ بێت بۆ تەڵتینەکەش ڕاستەوخۆ لیستی موچە بۆ یەکێتی ئەمە ناکات ئەگەر لەگەڵ هەژماری من نەبێت چ فراکسیۆنێک من لە پرسیار لە جنابتەکەم چ فراکسیۆنیە زۆرترین قسەی لەسەر پرۆژەی جێبەجێکردنی تەڵتینی ڕەواتب دژی هەژماری من کردووە وەکو شەخص نامێستا زۆرت کردووە نەنا وەکو شەخص ناوەکو فراکسیۆن وتم فراکسیۆن نەگوتم شەخص وایە بەرنامەی ئێمە یەک شتە باشە ئێمە طبعاً جنابی کاک محموود کە ئاماژێکی زۆریا بە گەندەڵەکانی حکوومەتی هەرێم لەناو هەرێمی کوردستانە طبعاً منەڵێم بە دەقات و سەدقاتەوەی کە لە هەرێما هەیە لە بەغدا هەیە بندیوا لە هەرێمی کوردستانە هەیە لە بەغدا سەدقات هەیە باشە موضوعی بە قاچاق بردن ئەگەر لە هەر بعد بۆ من یەک نمونەی بەسیتی بۆ بێنمەوە ئێمە مەصنعێکی پاتری هەیە قسەمان لەگەڵ وەزیری سەناعە کرد کە مەفروضە دەعمی منتوجی مەحەلی بکرێت قسە لەسەرەوە کردێمە پاتریشە هێنین لە ڕێگەی دەواازەکانەوە دواتر کتابێکمان کرد بۆ دەواازە سنووریەکان ئایا ژماری و پاتریانی کە هێنرێت چەندە ئەڵێ سفر قەزدم یعنی لەسەر ئەو گەندەڵی بەس بۆی بابەتەکە ڕوون هەدەفی ئێمە ئەوە نییە دژی حکوومەتی عێراق بۆستین یا دژی حکوومەتی هەرێم یا دژی پرۆژەی هەژماری من یا تەڵتینی ڕاتب ئێمە هەدەفەکە یەک شتە 10 ساڵە موچەخۆر بێ موچێ و گرفتی موچە هەیە و هەرچی ڕێگەی تاقی کراوەتەوە ئەمانوێ ئەم بابەتە چارەسەر بێت لە سای قەراری محکەمەی ئیتیحادیەوە و بە تایبەت پێشتر کە قانونی موازنە و دواتریش قەراری محکەمەی ئیتیحادی بەڕوونی کێشەکە چارەسەر بووە ئەمانوێ ئەو فەقرەی کە محکەمەی ئیتیحادی ئەڵێت حکوومەتی عێراق ئلزامە یا با بڵێن ئلزام کراوە بەوەی کە موچەی هاوڵاتیان بات تاکو ئەو کاتێ تەڵتین دەست پێکە ئەمانوێ ئەم فەقرانە نین ئێمە وشەیەکی لێ بدۆزینەوە بمانێ خۆمانی لێ بدزینەوە بەعکسەوە ئەمانوێ ئەو فەقرەی هەیە وەکو خۆی جێبەجێ بکرێ بۆی کێشە بۆ موچە خۆر دروست نەبێت لە پێناوی ئەمەشە ئەگەر خۆت زیینەوەیە هی حکوومەتی عێراق ڕوبەڕوێ بینەوە ئەگەر بابەتی حکوومەتی هەرێم و بە پرۆژە و بە میکانیزمی جیاجیا ڕوبەڕوێ بینەوە قسەشمان کردووە لەسەری و جێبەجێکردنی بابەتی هەژماری منەمە قەراری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە باشە بەڵام خۆ لێرە جێبەجێنەکەوێت کاویتۆر چۆن نەکرێت بۆ ناکرێت چۆن ئێستا هەردوو ئیدارەیە و بڕیار ناتوو ئیدارەی سەرمین بڕیاری تر هەیە لێرە ئیشی پێ ناکرێت بۆ نۆکو داهاتی ناوخۆ پێش مەسڕ بارزانانی داهاتی ناوخۆ لێرە کۆ ناکرێتەوە لە سلێمان ئێستا وەکو ئێستا قساکەین ئێستا چی هەیە کە لێر لەوێ جێبەجێ کرد و لێرە جێبەجێ ناکرێت ئێستا سەرۆکی حکوومەت دەتوانێت لێرە شت بکە ئەگەر لەگەڵ یەکێتی هاوبەشن نام پرسیار دەکەم بۆ نمونە ئەم قەرارە بۆیە پرسیار لە جناب دەکەم چونکە ئەوەی کە هەیە کە لە عێراق لە هەرێمی کوردستانە جێبەجێ کراوە پرۆژەی یا هەر پرۆژەیەکی یار بابەتێکە لەوانەیە ئێمە زۆر دژی بوو بێتین لە زۆر خاڵە ئەوەی زەخت پێ بەکارمان هێنابێت بۆ وەستانەوە ڕوبەڕووبوونەوە بەڵام بە نەتیجە پرۆژەیە کە تاکو ئێستا کە حکوومەتی هەرێم لە ڕێگەی سەرۆکوەزیرانەوە کە دەستیان پێ کردووە و ئەیانوێ موچە لەو ڕێگەیەوە بن تێبینی خۆمان لە چ لە ناو حکوومەتەوە گەیاندراوە چ لە ناو پەرلەمانی عێراقەوە گەیانەوە چ لە هەموو موئەسسەکانەوە لەبەرەوە بابەتێک نییە بۆ منە بڵێ ئێمە دوو ئیدارەی قسەی دوو ئیدارەی کە ئەکرێ بە نەظەریەن فعلە نەکرێ
بەڵام خۆلەواقعشە لە هێزی پێشمەرگە وایە لە داهات وایە لە پەیوەندیەکان لەگەڵ وڵاتان وایە وایە حەزەکەم بۆی جەناب عینی بکەی بگەڕێم بۆ پرسیارەکە یعنی ئەو بابەتانە کە باسێکەکەین ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ بابەتێکە نین کە دژی بەرژەوەندەکانی هاوڵاتیان بێ بابەتی هەژماری من ئێمە بە هەموو شێوەیەک مۆزوعەوە نیە بڵێ دژایەتی ئەم پرۆژەیەکن بەڵکو گرنگیەکەی ئەلەوایە کە مەمانەوێت ئەو بابەتێک و خۆی جێبەجێ بکرێت ئەگینا من لەم ڕۆژانەشا باسم کرد قراری محکمەی اتحادیە ئەسڵەن وەزارەتی مالی پێویست نییە موسسەکانی سلێمانی خۆیان ئەتوانن ڕاستەوخۆ قایمی ناوەکان کە لە حکومەتی خۆجەیە پێم وایە یەگرتووتە گۆڕانی تایە یەکێتی تایە پارتی تایە ئەمانە هەر بەڕێوبەریەکە ئیدارەکان ئەتوانێت ڕاستەوخۆ خۆی قایمە بنێرێ بۆ بەغا بەبێ بۆ وەزارەتی مالیە تێپەڕێت بەبێەوەی بە سەرۆک وەزیرانە بە فلتەریوانە تێپەڕێ بەبێەوەی بە نوێنراتی حکومەتی هەرێما تێپەڕێت و ئەمە ئەگەر لە داهاتووە زانیمان گرفتێک دروست دەکات یاخود وەزارەتی مالیە تەخیریەکات وەکەوەی کە لە ماوەی پێشوو بە زەختمان کرد و ڕاستەخۆر ئەو موچیان دابش کرد هەر گرفتێک دروست بکرێت ئەم فقرەی ناو قراری محکمەی اتحادیە توانێت بەکاربێنرێ بووی موچەکە لە بەغداوە بێت غێری ئەوەش لە ناو موازنەیە ئەمە فقرەیەکەمان جێبەجێ کرد ئەگەر بیرتان بێت جەناب لەوانێ و کاتش بەرنامە لەسەر کرد بێ ئەو بابەتی پارێزگای ناڕازی بوو کە تەنها یەکێتی نیشتیمانی لەگەڵیا بوو کە پارتی دژی بوو بەرزەقی و ئەوانش کە لەگەڵ پارتیا بوو چنەوەی نوێ بوو چ کۆمەڵ بوو چ یەکگرتوو بوو لەبەرەوە لەو فقرەیەشا کەوتمان لە فقرەی پارێزگای ناڕازی خۆی کاتی خۆی مامۆستا ئەحمەد حەزرەشید دووان لەگەڵ کاک محەموود یەکێتی دژیەوە بۆ ڕاستە خۆ مامەڵە بکرێت لەگەڵ پارێزگاکە لە یاسای بودجەی 2020 نه ئەم شتا هینێک نییە خۆ حاشای لێ ناکەن برادرانی خۆتان نانە برادرانی خۆتان خۆ بە مقابلەی تەلەڤیزیۆنیاڵی لەگەڵیانی خۆ نەیان شاردۆتەوە وتوانە ئێمە لەگەڵ فەقوانی و فەرمین حەزەکەم پیا بچیتەوە زۆر مشکلەیە گەر ئەگەر باشەتی ئامەکە نەبێت لە هی خۆتان هی کۆمەڵ زۆر دژی بوو هی یەکگرتوو زۆر دژی بوو وەنەوەی نوێش تەنانەت بەیانێکیان دەرکرد کەوتیان ئێمە لەگەڵ ئەویان نین کە موسسەکانی کە لە کاتێکانەوەی نوێ کە قسە لەسەر هەموویەکە لەسەرەوە تا خوارەوە بەیانێک بوو پێم وابێت سەرۆکی جوڵانەوەکە بوو یاخودی خۆیان وەکوونەوەی نوێ بەیانێکیان دەرکرد کە ئەوان دژی کردکردن یان بابەتێک لەو بابەتانە بوو وەکو موسسەکانی حکومەتی هەرێم لاواز بکرێت تاکە لایانی سیاسی کە لەگەڵ ئەو بابەتەیە بووە مووسڕ بۆ ئەستش ماوە یان شتێک بەجێ نەکراوە کاکتۆر فقرەکە لە موازنە هەیە بەجێ نەکراوە چۆن موچەی مانگی دوو چۆن دابشکرا موچەی مانگی دوو ڕۆژ سجن کرا کە جارێ جەناب دەڵێ سجن کرا ئەو فقرەیە کە کۆبوونەوەی سەرکردایەتی کێتی نیشتیمانی کرا بۆ ئەوەی کە ئەو فقرەیە ڕاستەخۆ لە بەغداوە بەکارهێنرێت ئەنجاو کاتە دابشکردنی موچە کاتمان نەماوە بەس سەبارەت بە موچە هاوتا دەکرێت لەگەڵ بەغدا و سەبارەت بە وانە بێژانیش دادەمەزرێن بەڵێ هاوتاکردنی موچە بەسەر هاوتاکردنی موچە پەیوەندی بەم دۆخەوە هەیە ئەمە هەوڵەکانمان بۆیە کە هەموو موسسەی شۆدا زیندانیانی سیاسی هەموو لانە هەموو فئەکان یەک بگرێتەوە واتە فەرق و جیاوازی نەبێت چ لە ئەوانەی خاننشینانە کەمە قراری محکمەی اتحادی لەسەرە من لەگەڵ ڕئیسی موسسەی شۆدا و سوسنای سیاسی بە هەمان شێو کۆبوونەوەمان کردووە و دانیشتنم لەگەڵا کردوون بە هەمان شێوانەی ئەمنی وەتانی و ئاسایی چکە فەرق و جیاوازیەکی بە ملیۆن و بە 500,000 لە موچەکان هەیە لەم قۆناغەیە خەریکی هاوتاکردنی ئەو بابەتین بە هەمان شێوە بۆوانە بێژانیش دادەمەزرێن بێگومان لە هەوڵداین بۆ هەموو ئەوان کاک محەممەد بە کورتێک شتێکت ماوەی کاتمان سەر تاواش بووە کۆمێتێک تەویست وەڵام من هەر لەسەر دکتۆر باسی بانقی نیشتیمانی کرد بانقی حکوومەتە ینی حکوومەتەکەی ئێمە هیچ متمانەیەکی نەماوە تاوەکو متمانە بە بانکەکەی بکەین حکوومەتی ئێمە پارەی خستەخانەی شێرپەنجەی برد لەو کاتێکە موچەیان بڕی و بە نیوە ئەوانە ئەیان نا 13 تریلیۆنی TBIیان بکەی بانقی خۆیان نیە بانقی حکوومەتی اتحادیە پارەی بانقەکانی حکوومەتی اتحادیشیان لە هەرێمی کوردستانە لەبەرەوە بە ناو بانکێکی نیشتیمانی دروستکە بە ناوی حکوومەتی هەرێمەوە حکوومەت خۆی متمانەیە هەیە تاوەکو خەڵک متمانە بە بانکەکەی بکە 33 ملیارد دلار خەڵکی کوردستان قەرزار کەس نازانێ ئەم 33 ملیارد دلار لەرەکیەوە قەرزە لەکوێوە هاتووە لەبەرەوە حکوومەتی وە خۆی متمانی نەماوە چجای ئەوەی بانقێک بۆ دروستکە بە ناوی حکوومەتەوە ئەگە دوای سبێنێ ئەویش ئیفلاسی پێەکە نەڵێن ئەویش قەرزارە و پارە نەما
بەڵێ سوپاسان دەکەین کاک محمود ڕەزا و کاک دکتۆر بێڕەش سوپاسیان دەبوونتان دەکەین سوپاس بەوەی بینێرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ